سڵاوتان لەبێ گوێگرانی خۆشەویستی رادیۆنەوە خۆشحاڵین ئەمڕۆژ لاڵقەیەکی نوێی بەرنامەی لەگەڵ ڕووداوەکان لەگەڵ ئێوەین. لەگەڵ بەردەوامبوونی شەڕی نێوان سوپای حکومەت و سوپای ئازادی سووریا لە شار و شارۆچکە و ناوچە جیاجەکانی ئەو وڵاتە ژمارەی کوژراوان لە وڵاتە گەیشتە 176 کوژرا و لە بەرامبەر ئەم پەرەسەندانەدا بەهۆی تێکچوونی باری ئەمنیەوە چاودێرە نێودەوڵەتەکانی سەربەڕێخراوی نەتەوە یەکگرتووەکان بارگای خۆیان لە شاری حەڵەبە بۆ ماوەیەکی کاتی بەرەو دیمەشقی پایتەخت گواستەوە. لە ئاستێکی بەڵاتریشدا سەرۆکوەزیران و سێ وەزیر لە کابینەکەی جیابوونەوەی خۆیان لە ڕژێمی ئەسەد ڕاگەیاند و خۆیان گەیاندە ئوردون. گەرچی تا ئێساناوی وەزیرەکان نەزانراوە، بەڵام ئەمە گورزێکی کوشندە بوو کە لەم بارودۆخەدا بەڕ ژێمەکەی ئەسەد کەوت. لای خۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش ڕاگەیاندووە ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد تەنها مەسەلەی کاتە و هیچی تر. ئەمڕۆژ نوێنەرێکی ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران گەیشتە دیمەشق و بڕیارە چاوی بە بەشار ئەسەدی سەرۆکی ئەو وڵاتە بکەوێ. ڕووداوەکانی سووریا بە چاڕەستەیەک دەڕوە. ئایا ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد تەنها مەسەلەی کاتە؟ ئەگەرەکانی دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد چین؟ ئەگەری جێگرتنەوەی ئەو ڕژێمە لە ئێستادا زیاتر بەلای چه هێزێکدایە؟ ئایا لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد چارەنووسی کورد چی دەبێ؟ کورد چۆن دەتوانێت لەگەڵ ئەوانەی دوای ئەسەددا مامەڵە بکە؟ مافەکانی کورد تا چەند دەتوانرێ مسۆگەر بکرێ لە پاش ڕوخانی ئەسەد؟ ئەو بارودۆخەی ئێستا لە خۆراوی کوردستان لە ئارادایە کورد چۆن دەتوانێت سوودی لێوەربگرێ؟ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی دیکە لەلایەن بەڕێز هۆزان ئەفرینی چاودێری سیاسی وەڵام دەدرێتەوە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانمانە. کاکۆزانم کاتت باش و بەخێربەی. زۆر سپاس بێوە هەربژی. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز دیارە لەمڕۆدا ئەمانەوەیە گفتوگۆ بکەین لەسەر دوایین ڕووداوە پێشاتەکانی سووریا. سەرەتا کرێ لەو پرسیارەوە دەست پێ بکەین و بزانین ڕووداوەکانی سووریا بە چه ئاراستەیەک دەڕوە. ڕووداوەکانی ئەمڕۆی سووریا ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاڵۆزی گەورە و ئاڵۆزی بەرفەرەوانتر ئەبن و هەروەها خراپتر بە ڕەوشێکی نادیار ئاشکرا دەبێت کە و ئەمڕۆ ئێمە دەبینن لە سووریا ڕژیمی سووریا دەست بە کۆمکۆژی و قەتلیعامی کردووە، هەروەها لە بەرامبەردا معارەزەی خۆی بچەک کردووە بە هەردوو لایەن لە دژی یەکتر شەڕ بکارێنن، شەڕی چەکداری بکارێنن، بەڵام ئەوەی کە لە نێوان هەردووکاندا ینی وەکو زاحیە و فەداکاری کە ژیانی لەدەستدا کە ئەبێ بە قوربانی ئەوژی خەڵکی سڤیلە بتایبەت. ئەمڕۆ ئێمە دەبینن لە حەلەب بڕاستی حەرب 5 ملیۆن و 200,000 کەسە. ئەمڕۆ ئێمە دەبینن نیوەی شارەکە لە ناو شار دەرچوونە و چوونە بوو ناوچەکانی دیکەی کە سەر بە پارێزگای حەلەب و دەروبەرینە. ئەمە ینی ڕەوشێکە زۆر ئەڵۆز هەیە. بۆیە ئەمڕۆ ئێمە دەبینن ینی چارەسەری کە هەیە لە سووریا ئەوەیە کە هێزەکانی نێودەوڵەتی وڵاتانی جیهانی یەکسەر مداخلەیەکی جەدیانە بکەن وەکو ئەوەی جاران نەکەن، لەبەر ئەوەی ئەو مداخلەی خۆیان جاران بوو بەرژەوەندی خۆیان بوو بە هیچ شێوەیەکی بڕیارێکی ڕاستەقینە دەربارەی ڕەوشی سووریا نەدان. و ئەمڕۆژ ئێمە دەبینن ئەو ڕەوشی هەیە بڕاستی زۆر ئەلۆزە و خەڵکی مەدەنی زۆر ئەکوژرێ و برسی ماون و هەموو بێماڵ ماون بوونمونە بە فڕۆکەی جەنگی شەڕ دەکا لە دژی خەڵک. ئەمڕۆ لە ناوچەی کوردەکان لە ناو حەلەب ئەشرەفیە، شێخ مەخسوود و هەروەها سووریان هەرسێ ناوچەی کوردینە بە بۆمبارانی فڕۆکە جەنگیەکان. ئەمڕۆ خەڵکەکە هەموو هەڵهات و ڕەوشێکی زۆر ئالۆزە نزیکەی 1 ملیۆن کورد تەنها لە ناو شاری حەلەبدا ئێستا کە لە جێگەی جەنگ و شەڕ هەیە. ئەمەش من ئەڵێم لە داهاتوودا هەم بوو کورد هەم بوو میلەتەکانی دیکەی سووریا مەترسیکی زۆر هەیە ئەگەر ئەم شەڕا بڕاستی بەو شێوەیەی بەردەوام بێت. بەڵێ دیارە وەک بەڕێز دامەژت پێکرد بارودۆخەکە لە سووریا ڕۆژ بە ڕۆژ بەرەوە ئاڵۆزی دەڕوات و زیاد لە ساڵ و نیوێکە ئەم شۆڕشەی گەلانی سووریا بەردەوامە، بەڵام تا ئێستا ڕژێمەکەی ئەسەد خۆی ڕاگرتووە لەگەڵەوەی کە لە ماوەی ڕابردوودا بەتایبەت کە لە مانگی حەوت لە 18 مانگەوە ئەم شۆڕشە پێینایە قۆناغێکی نوێەوە بۆی کە تەقینەوەیەک ڕوویدا و توانی کۆمەڵێک کەسی پا بڵند بکاتە ئامانج لە ڕژێمەکەی ئەسەددا. بەڵام لەگەڵەوە تا ئێستا ڕژێمەکە خۆڕاگرە و ماوەتەوە لەگەڵ بەردەوامبوونی جەنگەکان. وەک ئاماژەشمان پێکرد ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاندووە کە ڕوخانی ڕژێمەکەی ئەسەد تەنها مەسەلەی کاتە و هیچی تر. بە بڕای بەڕێزت دەکرێت بڵین ڕوخاندنی ئەم ڕژێمە تەنها مەسەلەی کاتە؟
پێم وایە تەنەها مەسلەی کات نییە لەبەر ئەوەی ئەمریکا بەرژوەندی ئیسرائیل لە پێش هەموو شتێک بە ئەساس وەرەگرێ تا گەرانتیکی وەری نەگرێ بوو پارێستنی بەرژوەندەکانی ئیسرائیل و سینووری ئیسرائیل و ئەمنیەتی ئیسرائیل زەمانەت بەدەست نەگرێ من پێم وایە ئەمریکا رازی نابێ یەکسەر بەشەر ئەسەد بکەوێت ئەوەی کە ئێستاش ئەکرێت بڕاستی ئەمریکا تازە هەوڵ دەدێ کە ئەڵێ ئێمە پارە وشت ئێن بە جێیش الحڕ بە ئارتێشی ئازاد و ئەوانە بوو لە ئێمە چەک نادن بەڵام من ئەڵێم ینی ئەگەر ئەمریکا بێوێ خۆی ئەتوانێت لە 24 ساعت ڕژیمی بەشار ینی لەسەر حکم لاو بێ بەڵام ناکە لەبەر ئەوەی بۆ ناکە لەبەر ئەوەی معارەزەی سووری ئەمڕۆ معارەزەیەکی تێکڵاوە و معارەزەیەکی نەدیارە معارەزەیەکی خراپە معارەزەیەکی شوفینیستە بە تایبەت معارەزەی عەرەبی لەبەر ئەوەی تا ئێستا نەتەنها مەسلەی کە ئیسرائیلە مەسلەی کورد ئەمڕۆ 4 ملیۆن کورد لەناو سووریەدا هەیە ئێستا ئێمە ڕۆژانە لەسەر فیسبوک دبینن هەر جارێک سەرکردەیەکی لەو معارەزە هەڕەشە لە کوورد دەکات ئەوە یەک ئەوەی دووهەم چی کەسانی لە ناو فیسبوک هەیە هەمیان شتینە شیرین بە دەرحەقی کورد ئەڵێن جوهێن بەحەر دەرحەقی کورد ئەڵێن یعنی ئێستا باشە لە شوێنێکی کە من دبینم ئەڵێن یەسقط بەشار الئەسەد لە جێگەی دیکە ئەڵێ عاش الشەهید صدام حسين يعني لشونكي ألين بروخة بشار أسد لشونكي ألين بيجي أو شهيدي سركردي اجتماعي صدام حسين باشا أم صدام حسين أجر إما الرزقار بن مالي أسد وبعثي سوري فبعثية كدي كأس لدهاتو يدبو سوريا كواتا إما هيج البعثية كان رزقار نابن بلا بلا أمروجي من بينيم زور كس لياني أون هنا عز الدوري وێنەکەی عەزیدووری ئێن پێش ئەڵێ ئەمە پشگیری لێمە کردووە عەزیدووری پشگیری لێمە کردووە کەواتە بە بڕۆی بەڕێزت لەم بارودۆخە و بەبوونی وها هەڵوێستێک ئەگەرەکانی دوای ڕوخاندنی ڕژێمی بەشار ئەسەد چی دەبێت؟ من پێم وایە من ئەم قسەی خۆم ساڵێک لەم و بەرژی وتم ئێمە دوای بەشەر ئەسەد هەر نەچارن لە شوورەشی خۆمان بەردەوام بن وەکو کورد لەبەر ئەوەی معارەزەی عەرەبی بڕاستی بە هیچ شێوەیەکی رازی نییە هیچ شتێکی بە کوردبوون مونە برهان غلیون خوی کاتی خو سروکی انجمن اجتماعی کرد سوری بو انجمن سوری بو بلام بدا خواوتی به هیچ وی کیشتکی بناوی کردستانیه و کرد لسوریا میوانه وکو چون مسلمان لفرانسا هر وها زور کسی دیگه هیا او قصیانه وتیانه یعنی من علیم روشی کرد اگر کرد خوی یک نگره و کرد او یکیتی که ئێستا هەیەی نەپارێزە و ڕێکەوتنی هەولێر بوو خۆی بە ئەساس وەری نەگرە ئەو هەیئەی باڵا ئێستا ئەڵێن دەستەی باڵای کورد لە سووریا کە نوێنەرەتی هەموو گەلی کورد دەکات ئەگەر ئەوە نایپارێزن و بنامەکانی ئەو ڕێکەوتنە جێبجێ نەکەن لە واقعی عەمەلی ڕەوشی کورد وێ خراپتر ببە لە داهاتوو لە دوایی ڕوخاندنی ڕژیمی بەشار بۆیە من داواکارم لە هەموو لایەنی کوردی و بتایبەت لە هەردوو ئەنجومەنی کوردی ئەنجومەنی گەل و ئەنجومەنی نیشتیمانی کە لە ڕۆژاوای کوردستان هەوڵ بدەن ئەو ڕێکەوتنەمەی هەولێر کە لە نێوان هەردووکیان و ئەو دەستەی باڵا کە دامەزراوە بیان پارێزن و خەوەنداری لێ بکەن و ئیرادەی گەلی کورد ڕێز لێ بکەن لەبەر ئەوەی گەلی کورد هەمیان بە یەک دەنگ بانگکردن دەستەی باڵای کورد لە ڕۆژئاوای کوردستان نوێنەرەتی ئێمە دەکات. بەڵێ گوێگرانی خۆشەویست ڕاستەخۆ بەرنامەی لەگەڵ ڕووداوەکان بۆ گفتوگۆکردن لەسەر دوێن ڕوودا و پێشاتەکانی سووریا لەگەڵ بەڕێز وەزان ئەفرینی چاودێری سیاسی لەگەڵتان بەردەوامین. بەڵێ کاکوەزان ئەگەر سەبارەت بە ئەگەری ڕوخانی ڕژێمی ئەسەد بکەین لە ئێستادا بە بڕۆی بەڕێزت ئەگەری جێگرتنەوەی ئەو ڕژێمە لە ئێستادا زیاتر بەلای چه هێزێکدایە؟ خوی ڕژیمی بەشەر ئەسەد وەکو حکوومەت نەماوە سەرۆکی حکوومەتژی نەما و ڕۆشت ئەوە ئێستا تەنها وەکو حکوومەتێکی سەربازی ماوە و ئەو حکوومەتەش لەلایەن کۆمەڵێک مافیاوە بەڕێوە دەچێت و ئەتوانم بڵێم
روشي يعني أو سيستمي كإستا هي أو رجيمي كإستا أو شري بريود بد من عليهم روج بروج إيوه بربتون دو تيجي زيتا تربت شاد وها أما لبرابر دا معارضي سوريجي وارتشي آزادجي هيزي خوي بقوة دكا لبر أوي تركيا إستا درقاي بيو كردوا وچاكو تقماني بويدت وهروها أمريكا باريكي باش إيه بيشكش دكات من عليهم أما تنها أمن مرجي أمريكا لقال أمانة هبو يعني مرجي أمريكا أوابو كأمن أجر حكم وري قرتن أجر بشار بروخة بأمنيتي إسرائيل بباريزن وكوشون مصر سروكي مصر إيسا دويك وعدي يا بأمريكا كهالرشي لسر إسرائيل لك أنجبوا بسروكي مصر كالإخوان المسلمين كان إيه أمريكا جي أوي ويكردوا إيسا عرب إعلان ناكي بس من أليم اشتكي وهيا ريكوتنك هاي لقال معارضة بو بارستني أمنيتي إسرائيل يعني أمام من ألم أنجما كل ويدك خوي كاتب بروي برز بيسا ودا نستانا لنيوان أمريكا ومعارضي سوري دا روب دا أو كاتر رجمكي أسد بلاك دا كوي بله أو لكاتي ريكوتنا بد يكسر أو رجيمي بشر أسد نامينه بله لإستادا ببوني رجيمكي وق إستاي بشار أسد ببروي برزد برسني برجوان كان إسرائيل لكوي دا لكاتك داق برزد أماجد بيكر كحكومتك نما وتنها حكومتك سربازي ماوا أما خوي طبعا بشر أسد أوتش اللي صال زياتر باوكيو خوي أما أو سنوري هردو ولد باريزن بله أمروش راسا إسل زور لواز بوا بشار أسد أوا بلام بتأمينات ضمانتي جرينج وري جري لمعارضة أنجا يعني إسا خوي بشار راسا لواز بوا بلام هرب بردوما لسر حكم لقتل عام ولكوشتنو ولدسلاتي هي إسا بتوينتوي بوي إسرائيل بي أو ضمانتنا لمعارضة ورقري بريجي أمريكا إنجا كبلايكا كفرمو أو با إما بشجري لبشار ناكم بلام وكو من بيم ويا إسرائيل خوي بشجريكي باش لبشار دكا و استا شتي كهاي لأرادا إيران خوشي لقال إسرائيل بيوندي هي وخطر نية لسر إسرائيل استا وإسرائيل جي خطر نية لسر إيران من أليم لبراوي أوكي سني هي هزكي سنة درست بوا استا جبهيكي سنة وكو كاتي خوشون عثمانيا كان هبون أمرو عثمانيا كان ولا برنبر عثمانيا كان فارسا كان استا خوان آمادا كردونا وكو فارس لايان الشيعة استا اشتكي وهي دو جبهة دو قطب لرجلاتنا وراستا ايوه دست بكار بكم وكو كاتي خوشون عثمانيا كان وصفيا كان عثمانيا كان وصفيا كان تازاجي أردوغان خامنين بله دیره اگر او رکوتنه ببی با پرستنی برجواندکانی اسرائیل لنیوان سوریا و امریکا رکوتنه که امریکا لگل معارضه سوری دبی لو کاته دا بارودوخی کرد چون دبی لکاتک دا او رکوتنه ببی و رجمکی اسد بروخی اما بستم لأوی چرنوسی کرد لدوی روخانی رجمکی اسد ببونی او رکوتنه می لنیوان امریکا و معارضه سوری چون دبی خوي أمريكا ليشتوى آمادية لقل معارضة زورشت بكا أمريكا بيوايا معارضة سوري بو خوي قازنج بكات دواتر هاوكاري كرد بكا لبروي أمريكا ليشتوى وتي إيما رازينين دولتك كردي لرجاوي كرسان هبي أبو أوي كدلي تركيا يعني نخوش نبي أما برازي كرني دلي تركيا أو بو هدوكيان بو معارضي سوريجي وبو تركيا لبروي أمره كإما الواقع بيجن معارضي سوري خوي منالي تركيا يسأل لاي تركيا لباوشي تركيا زيندو بوا يسأل معارضي تركيا بونو منال لواء اسكندرون هيش بحثنا كان يسأل خوي تا دوني ديانقوت لواء اسكندرون للايان تركيا وداقير كراوا بلام يسأل ألين لواء اسكندرون كيوتي سوريا خوان ها سروكي إخوان المسلمين خوي لسر تلفزيوني دبي قوتي وإمارات قوتي أما لواء اسكندرون إيه سوريا نيا وكيوتي سوريا يعني إستا بو أويك بيواندي لقل تركيا خوش وبو أويك لتركيا جيجي خوي تيكندن إستا لواء اسكندرون كجوانترين وخوشترين ودولمانترين شارع وبارزگايا وناوچه زور گرینگل سر دریای سپیا امروی ما دبینن پیشکشی به اردوغان یان کردوا يعني اما من عليم معارضه جي هر لقل تركيا ایسا يعني خوش کردنی دلی ترکیه خوش کردنی دلی معارضه عربیه امروز معارضه سوری عربي بالشكل تركيا
أما الراسيكا وأخوان المسلمين مسيطرا لسر وزعكا ومجلسي نجتماني سوري لجير دسلاتي حزب إخوان المسلمين أما بيقومان إخوان المسلمين جي همو جارك رادقين كبهشي وي ما في كردنية لسوريا تنها يك مافيان هي ما في بهولات بون تنها وكو مواطنك بجين وكو ديكا ما في أوانية كبابا بدولة ما في نية كبابا بحكومة ما في نية كوكو هريمي كردستان لعراق خوان راجين وكو هريمك يعني بوي أو اشتكي ديكاش زور سيرة بيانوني كأوان صال خوي كرد ناسي علي شي كردان همو ناسي شونيا علي قامشلو كرد لنو قامشلو أقليته كمينايا أما شون اشتكي وببيت كواتا تماشكا يعني تركمان كان لسوريا بقشتين نزكي 400,000 تركمان هيا كرد 4 مليون بلا علي تركمان قال جماري زورة بلام كرد كمينايا يعني بلا. أما بيانوني خوي بودلي تركيا خوشو كان بوي يعني من أرم لقال معارضة كي بوشي وي زور زحمتها وأما أمريكا إيوي أجر أمريكا أجر قالي كرد بكا بقرباني أمان تاريخ وميجو لأمريكا رحمة نابي بلد. يعني بالراسية أمريكا جار اشتوا دكا يعني بونو من لكاتي نمر مصطفى برزاني أمريكا وكو خنشرك لبشتي دا يعني أواشتي بشتي كردا أمريكا برجوندي خوي ديوي روسيا برجوندي خوي ديوي كاتبا بارودوخو ببوني أو هالوستي لنكاني بيكينري أوبوزيسيوني سوري بارودوخي كرد لسوريا لدوي أسد شون به بارودوخي كرد لدوي أسد أبي كرد ليستوى نتنها لقال أمريكا أبي لقال همو لاينك هول بدا بيوندي بهزبك همو لاينك وكو كيم ببورا لان ولطاني عربي هنا ولطاني أجنبي هنا ولطاني أوروبانا ولطاني عربي همو كسك لقال معارضة جنية يا لقال أو هندي ولط أبيتو زاني شون بكي أبي ما بزانبن توازن درس بكن يعني هندي ولط هي تو أتواني شدي ورقري هندي ولط هي تو أنا بيدنگ بك تو أتواني بيدنگ بكي يعني زور كسا إسا تو أتواني لقال مصر هول بدي بيوندي بك أبو أوي بيدنگ ببا بلام كدوبارات وسر مثلا نتواتي كان عرب بشجيري عرب ناكا ببراي برازد بدوا ولاتيكي عربي بشتي كرد بقري لولاتيكي عربي كذا خوي يكشتايا كاتي خو ليرة لهرمي كردستان مام جلال ومسعود برزاني خوي شري صدام حسين الكونيا قذافي خوي عربو بس بشجيري لشورشي كردي كرد حافظ أسد بشجري لمن كرد يعني بوي يعني اعتياديته هول بدي أجر بزانبي چون او توازن او پیوندیان بریو به اگر تو دیپلماسی به اتوانی سود له لا یک ورگری اگر تو دیپلماسی نبی تنها تو بلی تنها چکو یا بس قصه خوم او کیشی کی دیکایا بله کا کوزانه گرم ولای برستو بردام بین لا گفتگو کان من لبرنامه لګرو دا کان ګرانی خوشويز لګل ما بمن نوا د چینه له هاوکران من لبشي والو ګل سردری والا کان ګرین دا بده سردری والا کان لګل هوزان عفرینی چاودی سیاسی لګل تام بردام بین بو گفتگو کردن لسر دوین پیشاتو رو دا وکانی سوریا